پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان هەنگاوەکانی کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێمی دەست پێ کردووە. ئێستا سەرقاڵی دروستکردنی لیژنەی یاساییە بۆ ئەوەی زوو بە زوو ئەو دامەزراوەیە کارە بکاتەوە. ئەمەش لە کاتێکدایە بەهۆی پابەندنەبوونی پارتی بە ڕێکەوتنەکەی 5 شوبات لەگەڵ یەکێتی فراکسیۆنی یەکێتی بەشداری دانیشتنەکانی پەرلەمان ناکات و هیچ ئەندامێکیشی بۆ لیژنەکە نابێت. هەنگاوەکانی پارتی و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بۆ کاراکردنەوە و هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم بەبێ بەشداری یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەنگاوێکی باش نابیندرێت و ناکۆچیەکان قوڵتر دەکاتەوە. یاسای سەرۆکایەتی هەرێم گرنگە، پێویست بۆ ئەکا دەبێت بە ئیتیفاق بێت و بە ڕێککەوتن بێت و لێرەش ڕۆڵی یەکێتیش گرنگە، یعنی نابێت ئەم یاسایە ئەم یاسا گرنگە بەبێ یەکێت و لایەنە سیاسەکانی تر دەبێت بە ئیتیفاقی هەموو لایەنەکان بێت و بە تەوافق هەموو لایەنەکان بێت. لاخولی چوارەمی پەرلەمان بەپێی یاسایەک دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم سڕکرا، دەسەڵاتەکانیدا بەشکرا. لەم خولەی ئێستای پەرلەمان پارتی کاندیدی هەیە بۆ ئەو پۆستە و بەپەلە و بە هاوکاری ژمارەیەک لە فراکسیۆنەکان دەیەوێت ئەو دامەزراوەیە کارە بکاتەوە. بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەو هەنگاوانێک کە گوزەری کرد لە هەرێمی کوردستان بە تایبەتی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و بە پەلە هەوڵدان بۆ کۆمەڵێک هەنگاوی تر، ئەمە کارێک بوو جێگەی تێڕامان بوو، جێگەی ڕخنە بوو لەبەر ئەوەی هەموو لایەک دەزانن یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دوو هێزی کاریگەری سەرگۆڕەپانەکان وەکو دیفاکتۆ ئەمە ئەمری واقعە و یەکێتی نیشتیمانی کوردستان هێزی دووەمی سەرگۆڕەپانەکەیە، واتە نێچێتی لەگەر لایەنەکان دەتوانی پارتی پەرایۆز خاتر نەپارتی دەتوانێت حکومڕانێکی تەندروست بکە کە بتوانانی هەم ئەو یاسا و بڕیارانی کە دەری دەکا بە تەواوەتی لە سەراسەری هەرێمی کوردستانێکی یەکگرتوو بە پێویست جێبەجێ بکرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لا 5 شوبات ڕێکەوتن لەسەرەوەی بە یەک پاکێزکار لەسەر پەیوەندیەکانی عێراق و پارێزگارێکی کورد بۆ کەرکووک و پێکهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێم بکەن. بەڵام بەهۆی پابەندەبوونی پارتی بە ڕێکەوتنەکەوە فراکسیۆنی یەکێتی بەشداری دانیشتنەکەی 18 شوباتی نەکرد. لە بەرامبەر ئەو هەوڵانەی پارتی دیموکراتی کوردستان وتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاندووە دوای هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان قۆناغێکی نوێی دانوستان لە نێوان لایەنەکان دەستی پێکردووە و بۆ پۆستە سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان هەڵوێستێکی جیاوازتریان دەبێت. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.